مامۆستا کەسێک بڕای بە ئیسلام بێ نوێژ بکە بەڵام زۆر ڕخنە لە ئیسلام بگرێ لە مامۆستای وتاربێژ بگرێ ڕخنە لە جونگەکانی ئیسلام بە گشتی بگرێ هەتا پێی باش بێ زینا مەی قمار وەسیلەکانی حرام لە کۆمەڵگەی ئیسلامیە هەبێ بە دەستکەوتی وڵاتی دابنێ وەڵا بابە ئەمە مسلمانێکی لە ١٠٠ ئەمریکاییە ئەمە مسلمانێکی عەلمانیە طبعا کاڵم مسلمان هەر بە تەوسەواڵەمە جنا مسلمانی ئەمریکایی هەر کافر مسلمانی عەلمانیش نییە هەر کافر کابرایەک بڕای بە ئیسلام ئێوە نوێژەکانیەکە بەڵام ڕەخنە لە ئیسلام مەگرێ هاتۆ پێم ناڵی تۆ لە جێی ئیبلیس چۆن خۆت داناوە لە جێی ئیبلیس ئەمە لە شوێنی ئیبلیسە با نوێژ ڕۆژوو بکە با حافظ قورئانیش بێ ڕەخنە لە ئیسلام گرتن یعنی ڕەتکردنەوەی ئەحکامی خوای پەروەردگار ڕەتکردنەوەی ئەحکامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەبەرەوە ڕەخنەگرتنەکەی هیچ مەجالێکی تیانێ هیچ ڕەخنە لە وتاربێژەگرێ هیچ شکالێکی تیانی ڕەخنە هەر کەسێکی ترەگری ڕەخنە ئەبوو بەکر و عومەریش بگری هەروەکەوە نییە کە ڕەخنە لە پێغەمبەر ناگیرێ عەلەیهی سەڵات وەسەلام چکە و مەعسوومە هەمووی بە هەر شتێکی کردو هەر ڕەفتارێکی نواندووە هەمووی بە فەرمانی خوای پەروەردگارە بە ڕەزامەندی ئەوە ئەگەر خوای گەورە لێی ڕازی نەبێت لەو ڕەفتارەی بۆی ڕاست دەکات ئەنجا ئەم شتە گەورانە زینا و مەی و قمار و وەسیلەکانی حرام لە کۆمەڵگەی ئیسلامی هەبێ بە دەستکەوتی باڵای وڵاتی دانێ وەڵا برا ئەمە گومڕاتر لەمە وەگەر عەبدوڕەحمان زەندیق بێ وەرامە چۆن دینداری واکرێ وەڵا کاکە پێی بڵێ ڕوو بڵێ وەڵا کرێکار وتێتی وەڵا زەندیقە مسلمان نەماوە مادام باوەڕی وابێ چونکە چۆنەشێ ئینسان ئەمە بکە ئەسڵەن عولەما فەرموویانە ئەگەر بڵێ قانونی کافرەکان باشترە لە قانونی مسلمان کافرە بێ پێی بڵێ ڕەفتاری مسلمانەکان طبعا ئەگەر قیاسی ڕەفتاری مسلمان ئەوە مسلمانە و نوێژەکە بەڵام غەیبەتەکە و درۆکە و دووزمانیەکە یەکی کە نوێژ ناکە بەڵام ئەم ڕەفتارانی نیە طبعا ئەڵێنەوەیان باشترە لەو ڕەفتارەکەی ئەو یعنی ئەو ڕەفتارەی ئەو ناژڵێن ئەم کەسە باشترە لەو چونکە ئەمە هەر باشترە کە مادام نوێژەکان یەکە